ئایا ئەگەر فشاری خوێنی خۆم پێوە و ژمارەکە بەرزتر بوو لە 14 لەسەر 9 بۆ جارێک، ئایا من دەستنیشان دەکرێن بەوەی کە نەخۆشی فشاری خوێنم هەیە؟ وەڵامەکەی بریتیە لە نەخێر. بۆ دەستنیشانکردنی نەخۆشی فشاری خوێن ئێمە پشت دەبەستین بە ڕێنمانی دەوڵەتیەکان. ئەمەش بریتیە لەوەی کە نەخۆش دەبێت لە سێ کاتی جیا فشاری خوێنی خۆی بپێوێ و ئەگەر لە هەر سێ کاتدا بەرزتر بوو لە 14 لەسەر 9 ئەوە ئەم نەخۆشە دەستنیشان دەکرێت بە نەخۆشی فشاری خوێن. ڕێگای دووەم بۆ دەستنیشانکردنی نەخۆشی فشاری خوێن بریتیە لە بەکارهێنانی ئامێری پێوەری فشاری خوێنی 24 کاتژمێری. ئێمە ئەم ئامێرە بەکار دێنین بۆ نەخۆشان ئەوانەی کە تەواو دیاری نەکراون یان دەستنیشان نەکراون بە نەخۆشی فشاری خوێن. پاش 24 کاتژمێر ئەم نەخۆشە سەردانمان دەکاتەوە و ئێمە ژمارەکان دەپێوینەوە و دووبارە ئەگەر زیاتر بوو لە 14 لەسەر 9 نەخۆشەکە دەستنیشان دەکرێت بە نەخۆشی فشاری خوێن. بە هیوای تەندروستی و سەلامەتی بۆ هەموو لایەک. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.